دەستەکە بەخیتی کە هابین هابین ئەو درە سۆرەی دیسان ڕۆی بەجێهێشتم بێڕەحمە یاری کافر خۆ تۆ بەڵێنت دابوو بۆ کوێ بێیت مسافر خۆ تۆ بەڵێنت دابوو بۆ کوێ یاری مسافر ئەبەم سەرما و سەهۆڵە دنیای پۆشی وا بەپر لە نیوەی ڕێزت هێشتم بۆت لێدام کەند و حەفر من بەدڵ عاشقت بووم بێوەفا لێم بووی خافر بەس وتم خۆشم دەوێت ئەکسێ خۆنەم کرد کفر بەس وتم خۆشم دەوێت ئەکسێ خۆنەم کرد کفر دڵم زام و برینە فڕێ دەداتن تفر لە لای تۆ شەستی مانگا لە ئیشق تێ ناگەی فڕ لە ئیشق تێ ناگەی فڕ فەقیرم تۆ دەوڵەمەند شکرم خودا دایتی چەند نانی ئێوارم نەبێت من وەری ناگرم بەهەند زۆرێ لە خۆبایی بوون خودا پێیانی داپەند هەرچی مڵک و دۆلارە هەر هەمویانی لێستەند هەرچی مڵک و دۆلارە هەر هەمویانی وا لێستەند بۆ ئیدریس سەیداوەی لای من کەسێکی تایبەند بۆ ئیدریس سەیداوەی لای من کەسێکی تایبەند ئەوەش هەڵمەتمەندکە کاکە ئەیکوانێ کارمەند کاکە ئەیکوانێ کارمەند تازە یارێکم گرتووە نزیک لە ناقڵیاتە لە فەرعەکەی دەچیە ژۆر بەرامبەر کەمالیاتە عمری 18 ساڵ دەبێ یارم کچە خەیاتە لە دەهۆڵی بۆ دڵێم دەستان پاولە بەیاتە میێوانی کاک ئەیمەنم دڵێم لاک و قۆریاتە بۆ ئیدریس سەیداوەی دانی بەدڵ خولیاتە مامە ئیدریس هاتووە خۆشم دەوێ حەیاتە دەست بە پارەوە بگرە هێندە بەچوە ناکرێ برادەر دوور و دەرچووی بەداخەوە مخابن هاوڕێیەتی تا ناکەم هەتا لە دنیا مابن ئەو دڵەم جارێ دەشە ئیتر وەک جاران نابن ئێوە پیرۆزی یەک بن هەر لەگەڵ یەک تەبابن ئێوە پیرۆزی یەک بن هەر لەگەڵ یەک تەبابن نامردی کوڕی نامرد دەستەک فێری وەفا بن نامردی کوڕی نامرد دەستەک فێری وەفا بن هەرچێ یەک مەسلحەتی بوو دڵنیام سەگ و سەگ بابن دڵنیام سەگ و سەگ بابن وانیە ئیدریس بێزارم لە دڵداری لە کچانی ئەو سەردەما هەمووی بۆ ڕابواردن و بۆتن سوماچی دەما دڵیان وەکو هوتێلا دەم کوشێتن ئەو خەما لەولا لە گەڵدانینە لەولایەش ئیدریس حەماها لەولا لە گەڵدانینە لەولاش ئیدریس و حەماها هەزاری وەکو دانیت بەڕێ کردووە شەک لەما خۆم لێتان شەریف ناکەم چوار تا پێنج کەپڵ هەما بۆ ئێوە احتیادیە خۆ عارەب نینە ئەمە بۆ ئێوە احتیادیە خۆ عارەب نینە ئەمە سێزدە مەوعیدم هەیە لە شەمووی تا پێنج شەمە لەگەڵ هاوی خانم هەتی و هەر دەڵێ ڕەسمە لەگەڵ هاوی خانم بەو خوایەی دەڵێ ڕەسمە سڵاو لە هاویا خان سڵاو لە هاوی خان ئەلاو بەشنە قەلەمە
قوربانت بم ئیدریس بۆ تۆ هەرچێکی هەما بۆ تۆ هەرچێکی هەما آخر تاوانم چی بوو بێوەفاکەت مەداوت ئەمن بێمەی مەزدەبم کە چاو دەخەمە چاوت دڵ لە لێدان دەکەوێ هەرکەس دەهێنێ ناوت یان بۆ ڕوومەتی چاڵم یان بۆ پەرچەمی خاوت نەکەی بڕۆی جێمبێڵی پێشک دەمرم لە تاوت لەگەڵ ئیدریس سەیداوم ئەمڕۆ هاتمە سڵاوت لەگەر ئیدریس سەیداوم ئەمڕۆ هاتمە سڵاوت بۆ ئەیمە سەیداوە لە تیکتۆک هەیە باوت قوربانت بم ئیدریس لە تیکتۆک هەیە باوت ئیدریس گیان مەترێک دەڕوە دێتن بۆنی گڵاوت قوربانت بم ئەیمەنجان ناوی پەرتوو بڵاوت لە کاتی بەند گوتندا من ناکەم فاڵ و ئاوت لە کاتی بەند گوتندا من ناکەم فاڵ و ئاوت قوربانت بم زانیار ماشەڵا ڕەشەت چاوت چاوانی مەردک Bayteka Bayteka Bizay Davara Davara وانيا بابلين وابد داني بقربانت بيت ڕێ مەکتەب وەستاو گوتم بەڵکو یارم بێت سارێژێ بۆت گای دەستم حاڵم تێک چووە بەکوشێ تازە لە فەما خوات کاکە تۆ لە چێ دەربووی تازە لە فەما خوات لە چێوی بمەشێ وەڵا لە فەماندا بۆ خودایەی لەگەڵ هەڵبم دەلم ئیدریسی دیشی خوات ئەو ڕێگایەی گرتوتە تایەتی هەزار لۆفا دڵی من بۆ تۆ ئۆنە و بۆ کچانی تر ئۆفا خۆشەویستی و محیبەت لەناو ئەشقان مەعروفە داوای خانیم لێ دەکە کچم نیتم یەک غورفە وا دەزانێ مەحسوومم هی من بێنی وەی ئورفە ڕەنگە خانیەکەی بابت 300 مەتر و مەکشوفە ڕەنگە خانیەکەی بابت 300 مەتر و مەکشوفە لەگەڵ مام ئەیمەنم پرچی کردووە مجەفە من دە تازە لە چێ بووی خواردومانە دەلەفە خواردومانە دەلەفە